کوشتنی ژنان لە هەرێمی کوردستانە جێی مەترسیە یان تا ڕادەیەک جۆرە لە جۆرەکان ئامارەکانی ژن کوشتن کەم بۆتەوە؟ ئەگەر بڵێن ژن کوشتن کەم بۆتەوە ژن کوشتن کەم نەبووتەوە لە هەموو جیهانی ژن کوشتن هەیە بەڵام ئەمڕۆ لێرە ئەو شەمشەمە کوێرانە ئەو فکر توندڕەویانە بەبەردەوام خەریکی ئەوەن کە ژنان تەنها وەکو کاڵایەک بەکاربێنن بۆیە ئەبینین زیاتر ژن کوشتن هەیە لەبەرەوەی کە تا ئەمڕۆژ کۆمەڵگاکە ئێمە پێویستی بەوەیە بە هۆشیاریە پێویستی بەوەیە کە زیاتر هەوڵ بدرێ بۆ ئەوەی ئەو یەکسانی نێوان ژن و پیاو لە کۆمەڵگاکە بچەسبێنێ کاری بۆ بکەین. پێتان وایە ئەم جۆرە چالاکیانە چ کاریگەریەک بەجێ دێڵن؟ ئەم چالاکیانە کاریگەری خۆی هەبێ هەموو چالاکیێک لە کۆمەڵگای کاریگەری خۆی هەیە. ئەمڕۆ لەم شەقامە ئەبینی کۆمەڵێ خەڵکی یعنی بەڕاستی قەڵەباڵغە وایە نا ئەم زمانە بەو دروشمانە کاریگەری بێ کە ژنیش مافی خۆی هەیە ژنیش ئەبێ یەکسان بێ لەگەڵ بەرامبەرەکەی بۆیە ئەبینی زۆربەی خەڵکەکە زۆر جار دەستخۆشی لێکا کە لە تەنیشت بەرەوەگەڵ دەستان خۆش شتێکی باشە ئەمە کاریگەری زۆرە بێ لەسەر فکر و کولتوری کۆمەڵگاکەوە.